هەرچ مۆزەف لە دوکانی خڕ ببنەوە وەرن لێرکان ڕاستیشم پێتانە هەمووتان دەزانن ئەو سکۆتەرانە نوێنە هەر یەکە مۆبایلی لێرکانە دانێ چالێنجێکمانێ مۆبایلتان دەربین چالێنجێکمان هەیە هەر کەسێک جوانترین ڕسمی ئەو سکۆتەرەی گرت خەڵاتەکی گەورە دەبات باشە ئەوجا ئێستاکە هەر یەکە و 1 دقەی هەیە 1 دقە باشە ئەوە چیەوەی چێوە ئەو چی مۆبایلە کۆرە مۆبایلێ فرەدەکاکە بۆ ڕسمی دەگری ئەزە کاکەمە هەدیەکمان لۆ تو هەیە چالێنجەکە گۆڕە چالێنجەکە بۆ خصوصی مەڕوانی وەرە مەڕوان یەڵە بابێ وەرە ئێرکان مەڕوان دەمانەوێ بینە کاکە بینەوە بۆ قسەمان بدێ ئەوە چالێنجەکەی مێلە بۆ تو بۆ مۆبایلی ڕسمەشی جوانمان لۆ بگرە باشە ئەوە مۆبایلێکی ئایفۆن 15 هەدیەی ئەو جەژنەمانە و لەبە مەڕوانی بوو یاڵە سەفرەکی لەگەن کاکە ئەوجا یەک شتی دیکە بەم برنچی ئەوەی ئەوها جوان خیان کردەوە ئەتووی سوڵتان دەوەرە سوڵتان ئەتوش مەعاشی ئەو مانگت دەبتە 2 مەعاش باشە ئیدی بەخێر هاتن لە بۆ ئاریگەیمینگ زیکرێکی لە کۆمنت لێ بدەن